لە ئێستاکەدا کوردستان پێویستی بە سیاست و ستراتیزێکی هاوبەشی کوردستانی هەیە. بۆ ئەو مەبەستە پێویستمان بە لێک تێگەیشتن و تەفاهمی نێوان هێزە سیاسیە کوردستانیەکان هەیە، بە تایبەتیش نێوانی پارتی و پێکەکە کە دوو هێزی سەرەکی و ئەساسی سەر گۆڕەپانی سیاسی کوردستانن زۆرترین کاریگەریان بەسەر ڕووداوەکان هەیە. بۆیە تێگەیشتن و تەفاهمی نێوان پارتی و پەکەکە لە ئێستاکەدا هەنگاوێکی گرنگ لە خەباتی نەتەوەییمان دەباتە پێشەوە و هەم زامنی ئەو دەستکەوتانەشە کە تا ئێستاکە لە بەشەکانی کوردستان بەدەست هاتوون و دەرفەتێکیشە بۆ بەرەو پێشبردننی دەستکەوتەکان و بەرەو پێشبردننی خەبات لە هەموو ئاستەکانی دیکەدا، چونکە پارتی و پێکەکە قورسایی سیاسی خۆیان هەیە، ڕۆڵی کاریگەری خۆیان هەیە لە گۆڕەپانی سیاسی کوردستاندا. بۆیە ڕێککەوتن و لێکتێگەیشتنی ئەوان لە ئێستاکەدا ڕۆڵێکی گرنگی دەبی لە بواری سیاسیدا.